لەسەر ئەم ڕۆڵی دایبابە قسە بکەین لە پەروەردەکردنی مناڵە لە خزمەتکردنی مناڵە ئێستا بەڕێزێک میوانمانە سەرپەرشتیاریی پەروەردەییە ئەویش خاتوشا لە عەلیە کە بەڕێزیان ئامادەی لێرە بۆ ئەوی کە کۆمەڵێ زانیاریمان باتێ من زۆر گلەی یەکەم بۆیش لە پێنای ئەوەیە کە بتوانین هەمومان خزمەتی مناڵەکانمان بکەین داهاتوێکی جوان مناڵەکانمان بکەین مامۆستاجان فەرموو بانی باش بەخێر بێت بەخێر بێت سەرچاو زۆر زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت مامۆستاجان سەرچاوەکان بەخێر بێت فەرموو بەخێر بێ مامۆستا بەخێر بێ سەرچاو نازانم جۆ لێم و بەیانە تۆزێک لێ یەکەم من جارجار لەم پەروەردەکردنی مناڵە و چکە من بەڕاستی هەم خۆم چونکە خۆشم مامۆستام یانی دەرسەڵێمەوە مناڵ پەروەردەکەم بەڵام لە ڕۆ هونەرەکەیەوە بەڵام ئەوش ڕێگایشی زۆر باشە بووی کە مناڵ بە ئاراستێکی باشە بەری ئەمڕۆ باسی منداڵەکەین لە پەروەردەکردنی خێزانە یعنی دایک و باوک تا چەند ڕۆڵێکی هەیە لەو کاتەی بڕیارە ئەم مناڵە بێتێنێتە ژیانەوە بتوانێت پلانێکیشی هەبێ بۆ پەروەردەکردن تۆزێ باسی ڕابردوومان کرد لەگەڵ ئێستاە ئێستا هەموو شتەکان بەردەستە بەڵام بەداخەوە مناڵەکەمان تەندروست نییە زۆرجار بۆچی وایە مامۆستا خێزان من پێ ئەڵەم خێزان قوتابخانەی یەکەمە خێزان پەروەردەی یەکەم لە خێزانەوەیە کەواتە ئێمە بە جارێ سەرەتا پرۆسەی پەروەردە لە فێرکردن چاکەینەوە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی گشتگیرە هەمە لایەنەیە کا لەسەر هەموو لایەنەکانی مرۆڤ ئەکا لە ڕووی عەقڵی لە ڕووی جەستەیی لە ڕووی سۆزداری لە ڕووی کۆمەڵایەتی کەوتمان ئەمە پەروەردەکردنە کەواتە پەروەردەکردن کۆتایی نایە هەتاوەکو تۆ لە ژیانابی هەتاو بەردەوامیت هەبێ تۆ ئێمە ئەبێ لە پەروەردەیابین بەڵام فێرکردنەکە لایەنێکی پەروەردەکردنەکەیە کۆمەڵی زانست و زانیاریە کە تۆ بەو مناڵی ئەبەخشی کە بە ئەزمون فێر ئەبێ جا خێزان مەدرسە یەکەمە قوتابخانەی یەکەمە و سەرچاوەی بابەتە کۆمەڵایەتیەکانە و خێزانیش لە دایک و باوک و خوشک و برا پێکاتۆکەواتە ئەرکی سەرەکی خێزانە بۆ پەروەردەکردنی مناڵ من هەموو جارێ ئەم دەستەواژەیە ئەڵێم مناڵ بۆ خۆی گەورا بێ مناڵ گەشە ئەکات بەڵام گرنجەکە لە چیایە لەوەیە کە ئێمە پەروەردەی بکەین پەروەردەیەکی دروست و تەندروست بۆ خۆم نا من هەر خۆم بەرپرسیانی وەکو دایک کە بڕیارم مابم بە دایک کە تۆ بڕیارت داوەبی بە باوک ئەبێ من ئەم مناڵەی کە بڕیارم ماوە بیهێنمە ئەم جیهانەوە پەروەردەیەکی وای بکەم هەم بۆ خۆم بۆ خێزانەکەی خۆم سوودی هەبێ بۆ خۆم بۆ دەرەوەش بۆ کۆمەڵگا بۆ وڵاتەکە پەروەردەیەکی وای بکەین پەروەردەیەکی تەندروست بێ لە هەموو ڕوویەکانەوە کە ئێمە ئامادە بکەین بۆ کۆمەڵگا و بۆ دەرەوە کاتە یەکەم خێزانە دووهەم کۆمەڵگایە اینجاوەکو ناوەندەکانی خوێندنە کاتی ئەرکی قرس و سەرەکی لەسەر ئێمەی بەخێوکارە لەسەر ئێمەی دایک و باوکە و ئیتر خێزانەکە چەندێک گەورە بێ و چەندێک بچوک بێت باش مامۆستا شەهلای هاو پیشە و هاوپسپۆرەکانی بەڕێز و قسێکی زۆر جوانی ئەکرد ئەیود ئێستا خۆزگای لە جیاتی ئەوەی ئەمەنە تیشک لەسەر ئەوە بوو ئاستی زیرەکی مناڵ بەرز بکەنەوە ئایکیوی بەرز بکەنەوە خۆزگا ئەمەنە خەمی ئەمەیان خواردایە ئەو منداڵە مناڵێک بێت ئەگەر بۆ منە لە پۆلەکە دەفتەرەکەی لە بیرچوو دانەنیشە بگری بیرێک بکاتەوە شتێکی تر بکە یان ئەمەنە بوێر بێت بۆ منە بڵێ لە بیرم چۆما مۆستا من چی بکەم مناڵی ئێمە ئێستا دەستەوەستانەوەستە چون هەموو شتێکی بۆ ئەکەن خۆی هیچ چێک ناکە هەستی بەرپرسیارەتی زۆر لاوازە ئێمە چونکەین بەڕاستی مناڵێک پەروەردەکەین بە قسەکەی جەنابێت ئەگەر ئەم مناڵە گەورە بوو نەبێ بە تاکێک بۆ نمونە ئەگەر تەمەنی 20 ساڵە وەکو گەشەی عەقڵی و دەرونی زۆر کەمتر بێت لەوە کار تەمەنی با بڵێن سەر ڕقەمی جنسی و تەسکەرەکەی نیشانی ئەیە ئێمە دایکان و باوکان طبعاً پەروەردەکردنەکەوتم سەرەتا لای ئێمەیە و دوو دایک و باوک بەرپرسیارەتی ئەیتێ مناڵ بە گوێکردن فێر نابێت بە وەرگرتنی کردەوەکان فێر ئەبێ ئەگەر من خۆم ئامادە نەکرد بێت ئەگەر من خۆم وەکو دایک و باوک ئەو ڕەفتارانەی کە ئەیکەم گونجاو نەبێ مناڵەکەش بە هەمان شێوە من کە
بەدەستمە بوونە منە نمونەیەکی زۆر بچووک بێنمەوە من بە بەردەوامی موبایلەکەم بەدەستەوە بێت ئەو مناڵە چی وەرەگرێت دانیشتەکەی من و موبایلەکەی من بەڵام من ئەگەر هاتم کاتەکانی خۆم دیاری کرد شەو زوو خەوتم کاتم دیاری کرد بۆ ئیسا زیاتر بابەتی ئەلکترۆنی سوۆسیال میدیا وای کردووە بەبێ ئاگایی خۆت لە ناو خێزانەکانەیە هاتوۆتە ناوە من ئەوە کە دانیشتم بەلای تیڤۆوە ئەوە کاتەکانی خۆم بە بەتاڵی زانی ئەو مناڵە لە کێ وەریەگرێ مناڵ لاسایی ئەکاتەوە من کە قسەی بۆ ئەەکەم وەری ئەگرێ بەڵام ڕەفتار من ئەبێ گفتار و ڕەفتارم هاوسەنگ بێت من قسەکەم دانیشم ئامۆژگاری مناڵەکە بکەم ئەی نابێ ڕەفتارەکانم دەلادە لەو گفتوگوۆیە بکە کە من بۆ مناڵەکەمی ئەەکەم ئەو زیاتر بەکردەوەکە گوێ لە گفتار بۆ مناڵ لە سەرەتاوە دایمە عادەتەن خاصە مناڵی کچ کە تو ئەگەر بینی بێتت دایمە جانتایەکەی دایکی ناکا بەشانە پێڵاوی گەورە لە پێ ناکات یان مناڵی کوڕ حەزی لێوە نییە سیاری گەورە بتوی ئەڵێ ئەچمە پێشی سیارە و سیارە لێخم کەواتە سویچی باوکە بە کەواتە لاساییکردنەوەی ڕەفتارەکانی ئێمەی گەورەیە ئێمە چ ڕەفتارێک ئەنوێنین من ئەگەر کەسێکی ئیمال بم بەرنامە و پرۆگرامی ماڵەکەی خۆم گونجاو نەبوو ئیشەکانم لە کاتی خۆیان نەبوو بۆ نمونە کاتی ناخواردنم لە کاتی خۆیان نەبوو مطبخەکەم شێوا بوو ئەگەر بە بەسیتن شت وەکوی دایکێک بهێنمەوە من دوایی چۆن لێپیچینەوە چۆن ئامۆژگاری مناڵەکەم بکەم کە بۆ خۆم ماڵێکی پەرتو بڵاو و ژیانێکی پەرتو بڵاوم هەبوو کەواتە سەرەتا پەروەردەی یەکەم خێزانەکانە اینجا دوای ئەوە ئەچێ دەکاتە ساڵە سەرەتایەکان تۆ مناڵ لە باوشی دایک و باوکایە خاستن دایک لە باوشی دایکایە ئەوەی کە لە منی ئەبینێ بەو شێوازە ڕنگدانەوەیە من ئاوێنەی مناڵەکەم لە منی وەرئەگرێ کە چۆ دەرەوە بەخشی ئەکاتەوە کەواتە سەبەبی یەکەم خێزانەکەی منی دایکم من کە بڕیارمما ئەبێ خۆم گەشە بە خۆم بم ئەبێ خوێندنەوە بکەم مناڵێک کە دوایی مێژوو ڕەحمی نییە ئەڵێ ئەم مناڵە مناڵی کێ بوو مناڵی فلانە کەس بوو کەواتە ئەمە ڕەفتارەکانت بوو ڕەفتارەکانی منە هەڵی ئەگرێت و لە دەرەوە بەخشیەکاتە باشە مامۆستا خاڵێکی زۆر گرنگە ئێمە هەمیشاڵێن لە سروشتی مرۆڤەوەیە هەمومان لەدایک و هاتوینەتە ژیانەوە یعنی وا هەستەکەین کە ئەو کاتەی شیرمان پێەیە ئەو مناڵەسی چای دایکێک هاست و سۆزەکان لێوە دەست پێەکە بەڵام لە ئێستا بەدا خۆش تۆزێکەکەم بۆ تۆ شیردانەکەش کەمتر بۆ تۆ یعنی وای لات تو ئێستا بۆ نمونە هەر یەکێکمان پۆلیەکی ابتیداییمان بینیوە کە چوین مناڵێکت بینی بێت هەر سێرت کردو جلوبەرجی پاکە سێرت کردو ڕەفتاری جوانە سێری کردو بە کۆمەڵە دەستەواژەی جوان وەڵام تێتەوە باوەڕکە مناڵەکە مامۆساکە ڕاکێشە بۆ لای خۆی هەستی پێکا مناڵە پەروەردەیەکی باشکراوە ینی خۆمان پێمان وتووە ئەمە پێناسەی خێزانەکەی یەکات لەکووە خۆی منازای خێزانەکەی چی کردووە چۆن بەخیوان کردو جوان کردو ینی پێ مناڵەکە پێناسی خێزانەکە دایک و باوکەکە چۆن پێ چۆن پەیوەندیان چۆن بەخێویان کردووە چۆن فێری وشەی جوانیان کردووە بۆی ئەم مناڵە بێتە ناو سیستەمی پەروەردەوە ئەنج پەروەردە هەماهەنگ بێ لەگەڵ خێزانە یعنی لە ساڵێکە چەندین مناڵمانە چێتە قۆناغیە چەندین مناڵمان هەیە هەر یەکە و لە بارودۆخێکی جیاوازان چۆن بتوانین ئەم ئێستا پەیوەندەکانی شێ چۆن بتوانین پەیوەندی فێرکردن و پەروەردەی خێزان تێکەڵ بەیەکەین ئاوێتێکین بۆ نمونە مامۆسایەکی بەڕێزی وەکو تۆ مناڵی یەکێک لە مەکتەبەکەتە ئەم مناڵە سێرەکی ئاستێکی زۆر باشیە بەڵام مناڵە بەردەوام داڵغەیە ڕوات ئەم منداڵاگەی لە دەرسەکان نییە باش نایەتر لەگەڵتا دەیبا دایکەکە پەیوەندی ما بێ لەگەڵێ بزانین مشکلە چیە لە ماڵەکە لە هەموو گیانەکان لەسرە ماکرێن نەک تۆر کتێبێکی بیتێ بەداخەوە دوایش باز لە ماکەین کتێبێکیات یاخو لە وەتسەب لە گروپەکەیە هەرشێکی زۆرە خاتە سەر دایک و باوک دارە نازانم مناڵەکە چی وەرگرتویان وەری نەگرتووە چۆن ئێمە بتوانین ئەو هەماهەنگیە دروستکەین بۆی مناڵێک پەروەردەیەکی جوان و فێرکردنێکی جوانی فێرکەین ئەو پرسیارێکی زۆر گرنگە و گونجاوە ئێمە پەیوەندی خێزان لەگەڵ ناوەندی خوێندنە لەگەڵ قوتابخانە و ئامادەی وتر ئێمە بە قۆناغەکانی خوێندنمان سێ قۆناغی سەرەکیە قۆناغی باخچەی مناڵان قۆناغی بنەڕەتی قۆناغی ئامادەی و ئەم سێ قۆناغە مامەڵەکردن لەگەڵیە جیاوازە قۆناغی بڵێن کەلباخچەی مناڵە تەمەنیەکە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵە قۆناغی بنەڕەتیمان کە خۆی لە
پۆل ئەگرێتەوە بە سێ بازنەی جیاواز بازنەی یەکەمان 1 و 2 3 وەکو باسێکی کە یەکەم جار مناڵ لە پۆلی یەکەوە کە لە خوێندنایە ئەم بازنەیە مامەڵەکردن ڕفتاری جیاوازیەکە لەگەڵ بازنەکەی تر کە 4 و 5 و 6 لەگەڵ جیاوازترێکە لەگەڵ بازنەکەی تر 7 و 8 و 9 یعنی ئەمە جیاوازترە و قۆناغی ئامادەیمان هەیە ئامادەیش بە وێژەی و بە زانستی و بە پیشەی ئەمیش ئامادەکراوەکاتە ئەمە هەر قۆناغێک تایبەتمەندی و جیاوازی خۆی هەیە ئێمە گەربینە سەر قۆناغی بنەڕەتی من طبعا ئەم مناڵانە هەریەکە لە ژینگەیەکی جیاوازەوە هەیە دابوو نەریتەکان جیاوازە کللتورەکان جیاوازە ئەستی کۆمەڵایەتی جیاوازە ئەستی ئابووری جیاوازە ئێمە ئەگەر وەکو پەروەردکارێک یەکەم پەیوەند ئێمە بە چەند شێوازێک پەیوەندی بە دایکان و باوکانە بکەین پەیوەندی فەرمیمان هەیە پەیوەندی نافەرمیمان هەیە بەشداریکردن لە چالاکیەکان ئەرکی ماڵەوە ئێمە ئەگەر بەم 4 خاڵە پلانێکدا بنین من بەڕێوبەرم پلانێکدا بنیان بۆ خۆم چۆن پەیوەندیکەم یەکەم لە سەرەتای دەستپێکی ساڵی نوێ خوێندنەوە کۆبوونەوەیکی فراوان ڕێکەخەم کۆبوونەوەیەکە کە یاسا و ڕێسای قوتابخانە بە وردی بە هەماهەنگی لەگەڵ مامۆستای پۆلەکانە پلانەکەمدا ئەڕێژم بانگێشی دایکان و باوکانەکەم ئەمە پێی ئەڵێ پەیوەندێکی فەرمی کە دایکان و باوکان حزوریان ئەبێ لە کۆبوونەوەکەیە بەرنامە پرۆگرامی خۆم ڕوون ئەەکەمەوە ئەوەی کە لەو 20 ڕۆژەیە کە دەرکمان پێکردووە ڕوونی ئەەکەینەوە ئەمە کۆبوونەوەیکی فراوانە دوای ئەوە کۆبوونەوەی تاکی دیداری گەشەمان هەیە ئەم حاڵەتانە هەمووی دیاری ئەەکەین لە ڕێگەی نوێنەری پۆلەکانەوە لە ڕێگەی ڕابەرەکانەوە من مناڵێکە مناڵەکە ئیستا ینی حاڵەتی فرەجوڵەمان هەیە حارەتی جیاوازمان هەیە لە پەروەردەی تایبەتە حاڵەتی ئەوەمان هەیە کە ئەم دایک و باوکە بۆ خۆی کەم تەرخەمە ڕەنگی یاوەتۆ لە مناڵەکەیە ئەمە چییە ئەمە پەیوەندی فەرمیە پەیوەندیکی نافەرمیمان هەیە کە پەیوەندیە من ڕۆژانە کە ئەچم مناڵەکەمدا ئەنێم خێرا ڕاستەوخۆیەک لەگەڵ مامۆستایەکەی ئەەکەم سڵاوێکی لێ ئەەکەم و مناڵەکەی من حاڵەتەکە لێ بیا گفتوگۆیەکەکەین پەیوەندی تەلەفۆنیە پەیوەندی گروپات وەکو ئاماژەت پێەیە لە تریگرام و لە وەتسەپ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی پەیجەکانی ناو ناوەندەکەوە ئەمە پەیوەندێکی ترە پەیوەندی بەشداری لە چالاکی من لێرەیە ئەچمە ناو ناوەندەکەوە بەشدار بم لە ئەنجومەنی دایکان و باوکانە زۆ گرنگە دایک و باوک بەشدار بێت لە ئەنجومەنە کە تایە ڕاوێش ئەکرێت بەشدار بم لە کۆبوونەوەکانیانە مامۆستا لە قسەکە و لەبیر نەچێت ئێمە هەندێک جارە بینین یەکێک لە لایەنەکان زۆر چالاکە بۆ نمونە یان دایکەکەیە هەندێک جار باوکەکە بۆ یەکرێ بەسێ بە تەنایە تا چەند گرنگە هەردووکیان هاوکار بن ئالم پرۆسەیە لەگەڵ باخچە بێت لەگەڵ خوێندنگەیە بێ هاوکار بن لە ئەم بۆ نمونە دانیشتانەیە ئامادە بن گرنگ ئەوەیە کە تۆ کە بانگی شەکری لەو ناوەندەوە ئەوەی بەپی کاتەکەمان ئێمە هەموویەکە و ئیتیزاماتی خۆی هەیە ئەگەر من وەکو دایک ڕۆیشتم و ئامادەی کۆبوونەوەکە بووم ئەبێ من تاوکەری دەوری باوکەکەش ببینم لە ماڵەوە ئەو خاڵانی کە باس کراوە ئەگەر هەردوو لاش بەپی کات کە بۆیان گونجا لەوێ حەزوریان هەبێ زۆر باشترێکە و ئامادەیە وەیەکێکیش لە خاڵەکان من چالاکی و پسپۆڕی خۆم بگەێنم بە قوتابخانەکە من لە چ بوارێکا پسپۆرم با قوتابخانەکە سوودم لێ ببینێت بەکردنەوەی سیمینار بێ بە بابەتی ئەو پسپۆڕیە بێ بۆ نمونە کە گەشتێکی زانستی و هوەری ڕێک ئەخەن من لە سەردانم لە بۆ شوێنی ترە بینیومە کە گەشتێکی زانستی ڕێکەخەن گەشتێکی وەرزشی گەشتێکی سەیران ئەکرێ لەویایە ئەڵێ با لەگەڵ دایبابانە بێت ئەم حاڵەتە چییە؟ پەیوەندیکردنە و نزیک بوونەوە دایک و باوکەکە لەگەڵ مناڵەکە ئەمە یەک دووش لەگەڵ قوتابخانەکە زۆر جار دایک و باوکەکان بەیەکەوە لەیەکە ئەناسن هاوڕێکێک بەڵێ و ئەرکێکی تریشە ئەم پەیوەندێکە وەکو باسمان کرد خاڵێکی تر ئەرکی ماڵەوەیە ئەگەر من کۆنتاکتم لەگەڵ مامۆستایەکەیە هەبوو لەگەڵ قوتابخانەکەیە هەبوو ئەتوانم ئەو مناڵە چ گیر و گرفتێکی هەیە و چ ئەرکێکی هەیە یەک ئامانجمان ئەبێت من
لەگەڵ ناوەندی خوێندنەوەکە یەک ئاماجمان بێ ئەو کاتە بەو چوار هەنگاوە نزیکێک لە ئێمەی دایکان و باوکان و خێزانەوەکان ئەبێت لەگەڵ پەروەردگار و لەگەڵ ناوەندی خوێندنەکەیە. بەڵێ مامۆستا بابەتێکی کەشەیە کە من ئەوانەی کایبینم باسیەکەم چکە بۆ لەبەرەوەی ئەم منداڵانە زۆر جار گوناحیان نییە بەڵام ئێمە فێریانەکەین کە تەمەڵ بن فێریانەکەین کە نەزان بن فێریانەکەین بەداخەوە نەتوانن قسە بکەن لە پێشێکەکە باسم کرد ینی دایکەکەی پێویست ناکەم مناڵە پرسیارکە پێویست ناکەم مناڵ بەزەوە فێرکە جەنابەت ئەوە بە میوانی بچینە ماڵیان بەزە منە بڵێ مام ئیت بە ئینگلیزی کۆمەڵێ وشە بڵێیت و ئازانێ مناڵەکەی ئەبقەریە و زۆر زیرەکە ئێمە ڕێگرین لەوەی کە مناڵەکانمان پەروەردەیەکی تەندروست بکەین جارێ بە زمانی دایک گۆشەی ناکەین سەری لێشێوێنین یەکێ لە خاڵە گرنگەکان یەکێ لە خاڵە گرنگەکان مناڵ کە مەکتەب ئەکرێتەوە زیرڕە ئەکات من بۆ سەرپەرشتایەکی پەروەردەی حەزەکەممان بۆ ڕوونکەیتەوە بۆ ئەم دایتر ئەزانێت کە ئەم دایکە هەرچی خۆشی ئەم مناڵێ لایەبات ئەیلا کتێبەکە و دەفتەرەکە و هەردووچار دایک و باوک باشە بەخێوکەر ها بەخێوکەر یعنی کاڵێن دایباب هەر تەواوکەری یەکترن من هیچ کاتێ جیاوازی بێلانی ئەم مناڵە لای بەخێوکەرێک بێت بڵێ بەدڵنیاییەوە یعنی سێرەکەین ئەم شتانەی بینین ڕۆژانە بەرچای خۆمانەوە مناڵە زریکەی لێڵە سیای تۆ کتێبێک خستۆتە بەردەمی ئەو دەرونیان هیچ هۆشی لای ئەوە نییە بەس هۆشی لای ئەوەی ئەو ساعتێکم ئایپادەکەی ئەیتۆ دەست بۆ ئێمە گیانەکە لە مناڵ سادەتر نەکەینەوە هەم یاریەکەش بکە هەم ساعەکەش بکە پرسیارێکە لێ کردم وتی لە ڕابردووە یاریشمانە کرد و سایشمانە کرد و بەخوا نمرەی باشیشمانێ ناو دەریژە چوین بەڵام ئێستا شتەکان هەر هەمووی بەردەستەکە چی مناڵ مامۆستا من بەرکەوتنم هەبووە لەگەڵێ ئای لە پۆلا دانیشە لە شوێنێکی کێ مناڵ هۆشی نییە مناڵ باوێشکەیە مناڵ نەخەوتووە بە دیار هەڵقەکەی دایک و دانی شۆتایی و دوی شەو یعنی ئەمانەشتی واقعیان با باسیکەین چۆن بتوانین خێزان کۆکراوەیەکی هەبێت بتوانێت پەروەردەیەکی باشی مناڵەکەی بکە خۆی گەورەیە ئەو مناڵە ئەو داهاتوویمەوە چۆن بتوانین ئەم ڕێگەیان نەخۆشکەین وەکو سەرەتا باسم کاک سەرکۆ مناڵ لە ڕەفتارەکانی منەوە فێر ئەبێت من ئەگەر کات بۆ مناڵەکە دابنێم بەیانی شەو زوو ئەیخەوێنم پێی ئەڵێم تۆ سبەینێ مەکتەبە دەبەوە نابە ترس مامۆستا لێت ئەیە مامۆستا هەڕە شەولی ئەکا ئەگەر واجبەکە هاوکاری ئەبم خاصان لە قۆناغ لە بازنە یەکەمە هاوکاری ئەبم شەو وایلی ئەەکەم قوتابخانەی لای خۆشەویست بێ چۆن جلەکانی بۆ ڕێک ئەخەم نەک بەیانی هەستێ گۆرەوی لە شوێنێک بێ قەمیز لە شوێنێک بێ جانتا کۆنە کرابێتەوە ئەمە هۆکارێکە هەشەو بەڵێ کاتی بۆ دیاری ئەکەین کە دوای ناخواردن خواردنێکی تەندروست خەوێکی باش جانتایەکە بەیەکۆدا ئەنیشن قیچێکە شەوەکە با سەعاتێک من بۆ مناڵەکەم بم خاصن لەو قۆناغی سەرەتایە کە بازنە یەکەمە جارێ پۆلیەک کە مناڵ لە باوەشی دایکە هاتوو دەدە و ترس و خۆفێکی هەیە ئەگەر قۆناغی باخچەی نەبینی بێ قوتابخانە یاسا و ڕێسای خۆی هەیە من ئەگەر لەگەڵ مناڵەکەما دانیشتم باسم بۆ کرد کتێبەکانم بۆ ڕێخست جانتایەکەیم بۆ تەرتیب کرد شتەکانم بۆ دانا بەیانی لە کاتی خۆیان هەستان یەکەم شتنانی بەیانی مایە ئەو مناڵە بە برسێتی نەچێتە قوتابخانەکە هۆکاری سەرێکی ئەوەیە دواکەوتنی گەشێ لە خواردنی نانی بەیانیە مناڵکەیەت برسیەتی خەو ئەیبات و دایکەکە زوو هەڵنەستاوە سعاتێک زووتر لە کاتی خۆی بکرێت و مناڵەکەی ئامادەکە لەبەری ئەو مناڵە هەبە پرسیار نییە من بەرپرسیام تو خیتە ناو کۆمەلگاوە من لە پەنا مناڵێکی کەوەدا ئەنیشی ئەم باوێشکە ڕەسەن باوێشک چۆنە باوەشە توش بووی ئەسەنیتەوە یعنی ئاواییە کە من ئەمانم بۆ دابین کرد کەواتە تو ئامادەسازیت بۆ کرد بۆ ئەو مناڵە کە خەوێکی گونجاو خواردنێکی تەندروست ڕێنمایی کردنی ئەڵێ ئەم مامۆستایانە دایکی دووهەمی تۆن باوکی دووهەمی تۆن ئێمە اینجا ئەگەر ئەو مناڵە هەستی کرد کۆنتاکتێک هەیە لە بینی مامۆستایەکە و دایک و باوکەکەیە زیاتر ناوەندەکەی و زیاتر پۆلەکەی و قوتابخانەکەی لا خۆشەویستە بێت جار گرفتێکیشێ هەل لە ڕێگەی ئەم پەیوەندیەوە ئەم گرفتی مناڵە چارەسەرە بێت ئاسانتر بەڵێ وەکو چۆن ڕێگایەکانی پەیوەندیکردن من ئەمڕۆیم ئەڵێم سەردانی قوتابخانەکەتەکەم بەوە من مناڵەکە بترسێنم کە چۆ پۆلۆ ئاگای لە خۆی نەبێ بترسێ بڵێ ئەمڕۆ من دایکەمێت منیام بزانم بۆ نمونە گوڵەکەی من چۆنە و چۆن هاوکاری مامۆستاش بین با بزانین
لە قوتابخانەکە چه هاوکاریەکە قەیچێکە ئێمە ئیسە لە کۆبوونەوەکانە باوەڕ کە سەحەرخان وای لێ هاتۆ دایکان و باوکان ئەڵێ بۆچی بچم بۆ کۆبوونەوە داوای هاوکاریەکرێت یەکەم شت باس لەوە ئەکرێت وا ئەزانە کۆبوونەوەی دایکان و باوکان تەنها باسکردنە لە هاوکاری نە باسکردن لە چی لەو حاڵەتانی کە مناڵ هەڵەسێت تێرخەو نەبووە مناڵ کە هەڵەسێ برسیەتی مناڵ کەیە جلوبەرگەکەی شێواوە دەفتەری لێبەجێ ماوە ئەمە چی ئەمە هەمووی یەکەم ئەرکە لەسەر دایک بەڕاستیەکەی اینجا باوەک لە بەرەوەی بەرکەوتی مناڵ زیاتر لەگەڵ دایکایە من کە ئەمانم بۆ فراهەم کرد وردە ستێپ بای ستێپ مناڵەکە ڕایەت و من ئەگەر هاوکار بم لەگەڵ لە قوتابخانەکەیە قەیچێکە با من بێم سەردان کەم و بیرۆکەیەک بە دایک و باوکەکە بم ئەڵێم بۆ چالاکێکی کۆمەڵایەتی ڕێک نەخین بۆ بۆنەیەک ڕێک نەخین با سەردانێکی بچووکی ئەم گروپە هەم نزیکیمان لەیەکەوە و مناڵەکە هەست بە ئاسوودەیەکە سەریکە دایکی لەگەڵایە باوکی لەگەڵایە لەگەڵ مامۆستایەکەیە ئەشە دەکەواتە ئەم مناڵە ترس و تۆقانی نابێ لە قوتابخانە هەست دەکات کە نزیکیەکەیە لە نێوان خێزانەکەی و مامۆستایەکانی بۆ نمونە کە تۆ ئەچی سەردانەکەی مامۆستایەکەی ئەڵێ دایکی تۆ کە هاتووە دانیشتوین قسەمان کردووە ئەڵێ تۆ پابندی بە خواردنەکانتەوە لە کاتی خۆیان هەڵەستیکاتە وەسفکردنیەکە لەویە مناڵ هەست بە ئارامیەکە کات هەست بە ئارامێکی دەرونیەکە چکە ئێمە ئەگەر پەیوەندیەکی باشمان لەگەڵ قوتابخانە هەیە ئەو مناڵە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئاسوودە ئەبێت ڕاستە ئەم سێ دەروونە زۆر باشە مامۆستا من وەکو کۆتا پرسیاری خۆم ئەگەر سەحر پرسیاری ما بێ تا چەند گرنگە بۆ نمونە ڕاستە سیستەمی پەروەردە هەرچی ئاسانکاریە کردوێتی بۆی کە خوێنکار بتوانێت بە شێوازێکی باش فێر ببێ پەروەردەیەکی جوان هەبێ لەگەڵ ڕابردوو زۆر جیاوازی هەیە ینی بە هیچ شوێک لیان و نەماوە بۆ منداڵ بە هیچ شوێت و ڕەبوون نەماوە بۆ منداڵ مامۆستا مامەڵەیەکی جوانی لەگەڵاکە ئێستا واشی لاتووە لە زۆربەی خوێندنگا تایبەتەکانە کەسانێکی تیان هەر چاودێریشیانەگەن بۆی کە مناڵەکان چیەکەن و چیناکەن لە کاتی پشووەکانە بەڵام دایک و باوک ئەمانە بە دەرفە دەزانێت یعنی تر ئەم مناڵە بچێتەوە بۆ ماڵۆ شتێکی خوێندنگای بەدڵ نەبێ ئەڵێ مامۆستا وای لێکردم مامۆستا لێم تووڕە و مامۆستام لێ ئەم دایک و باوکە ڕۆژانەیەن بۆ مەکتەب و ئەم مامۆستای وا لێکن سار دەبێتەوە یعنی زۆر کات مامۆستاکە کۆڵایە لە مناڵەکە ئیتر زیرەک بێت هیچ فێر بێ هیچ فێر نەبێ ئەڵێ من بۆچی هیچ بڵێم کە دایک و باوکەی خۆیان بۆ ڕازی بن ینی بەڕاستی زۆر بەرکەوتنی ئەو شتەمان هەبووە چۆن بتوانین ئێمە مناڵەکەمان لە زۆر کاتا سنووری بۆ دانین هەر بەگوێی مناڵەکەمان نەکەین بەخواسە هەر مناڵ بینیوە پۆلیسێ بکو مامۆستا باڵنگیت باسێکە بازنەی 3 و 4 و 5 ئەخت گەورەتر بۆ لە چاو 1 و 2 دایکەکە جانتاکەی بوێنێتە بناو پۆلەکەەوە ئەو جانتای خۆیڵیگرێت دەسەکا بە گریانە ڕاتە دەرەوە ئیتر ئەم نازێنی بۆ ما مناڵ جانتای خۆی بخاتە شانی مناڵەکە مناڵەکانی کە بێتە ژوور و قەیناتا بە دەرگاکەی هێنی ینی وا نازیاوەتێ ئەی چۆن ئەو نازیاوەتی وەڵام مامۆساش بە دڵی نەبێتێت تۆڵێ مامۆساگەم وای لێ کردوم چۆن بتوانین ڕێکە بە مناڵەکانمان نین کە ئەم نێوانە دوور بخاتەوە لە یەکتر ئەم پەیوەندی کە باسیەکەی ئی دایک و باوک و ئی مامۆستا و پەروەردە من ئەمە ئەگەر نایی بنێم وەکو سێ گۆشەیەک ئاواهی پەروەردە بۆ نەنە ئەم سێ گۆشە کێوکێیە یەک لە سوچی خوارەوە خێزانە باشە ئەم سوچەیان مامۆستا قوتابخانە سەرەوە قوتابیە با باسیکەین خێزان بەرکەوتی لەگەڵ کیا ئەبێ خێزان بەرکەوتەی یەک لەگەڵ مامۆستا خێزان بەرکەوتەی لەگەڵ قوتابخانە کە ستافی قوتابخانە ئەگرێتەوە جگە لە مامۆستای پۆلەکەی خێزان بەرکەوتەی لەگەڵ قوتابی خێزان لەگەڵ مامۆستا خێزان لەگەڵ قوتابخانە خێزان ئەفو مامۆستا لەگەڵ قوتابخانە قوتابی سەری هەڕەمەکەیە ئەگەر خێزان بەرکەوتەکانی بە شێوازێکی تەندروست و ڕێک و پێت لەگەڵ مامۆستا لەگەڵ قوتابخانە لەگەڵ ستافە بوو ئەو کاتە ناوەڕاستی سێ گۆشەکەی کە ئاوا دای ئەنێن سەرکەوتنی قوتابیە ئەگەر ئاواهی بەم سێ گۆشە دای بنین لەویایە من پەیوەندێکی بەردەوە
پەیوەندێکی بەردەوە، دوو یەکگرتن لە ئامانجە، سێ بەشداریکردن لە چالاکیە، باشە، چوار هەماهەنگی، پێنج کێشەکانم چارەسەر کرد. ئەگەر ئەم سێ گۆشەیە من وەکو دایک بە بەردەوامی هەم بێت وەکو چۆن باسی کرد کەواتە ئێمە ئەگەر ئەونا باوەڕ کە تۆ ئێمە لە جیلێکا بین جاران بەو شێوازە هاتوچۆ نەبوو، پاز نەبوو، تەکسی نەبوو، سیارە کەمترێک بوو، خۆمان بە پێ ئەڕۆشتی بەم باران و چڵپاژ ئەڕۆشتی تەڕ بووین، ئەڕۆشتی سەرماما بوو، خۆمان بڵین لە قوڕاو هەڵە کێشان. ئیستا منم دایکم باوکم وام لێ کردووە مناڵێکی هەموو جارێواڵە ئەڵم وای خۆمان واکەی مناڵێکی پەروەردەی تایبەت بخەینەوە، بۆ مناڵێکی پەروەردەی تایبەت بێ کە بۆ خۆی توانای نەبێ جانتایەکەی هەڵبگرێ. هەرچەند لە ڕوویکی تریشەوە ئەمە ئەبێ بە هەرچەند پرۆگرامەکان زۆر گۆڕانکایی تێکراوە، بەڵام پرۆگرامەکانمان قورسن، منهەجەکانمان گەورن، جانتایەکانمان قورسە، وایلی ئەکا کە دایک ئەبێ بەڵێ ئەبێ ڕایبکێشی. ئەمەش یعنی هۆکارێکە. بەڵام من ئەگەر پەیوەندێکی زۆر ڕێک و پێکم لەگەڵ مامۆستا و لەگەڵ قوتابخانەیە هەبوو، ئەو هۆکارە بەڕاستیەکەی دروست نابێت. من ئەڵم نابێ مناڵ بگری ئێ مناڵ قەیچێکە، یعنی ئەبێتەوە بەردەوامی داوای چی کرد هەر بێتێ ئەی لە چه حاڵێتەکە من هەر بڵم بەڵێ نابێ بڵم نەخێر زۆر گرنگە کە تۆ بۆ مناڵەکەی، بەڵام لە کاتێکە مناڵەکە بزانێت لە چ حاڵەتێکە لە چه هۆکارێکە کە تۆ نەخێرت بۆ کردووە. خۆش پێ مامۆستا، زۆر سپاس بۆ زانیاریەکانێ بە هیوای ئەوەی ئەم گفتوگویانەمان و بەڕێزیشتان بۆ ئەزمموی چەند ساڵەی کە هاتانە لە خزمەتی پەروەردە و فێرکردنا دایک و باوکان بتوانن سوود لە قسەکانی جەنابەت وەربگرن و ڕێنمایەکان وەربگرن. ئەمەش هەمووی لە پێناوی ئەو سێ گۆشەیە کە دوجار چێ لە سەروێ منداڵەکانن بۆی کە بتوان داهاتوویەکی جوانیان هەبێ بۆم کۆمەڵگای و کەسانی ڕۆشنبیر و کەسانی باشیان لێ دەربچێت. دووبارە سپاس، بێگومان دەستت خۆش بێ.